هادێت ئەرکی سەرشانی تورکیا گرانتر دەبێت لە حەوانەوەی پەنابەران و کۆچبەران. ئیتر پەنابەران و کۆچبەرانیش ئومێدیان بە حکوومەتی ئەو وڵاتە نەماوە و ملی ڕێگایان گرتووە. ئەوەی دەیبینن کاروانی کۆچبەرانە لە شاری ئیستانبوڵەوە بەڕێکەوتون بەرەو شاری ئەدیرنە دەچن. ئەوان نزیکەی زیاتر لە 500 کۆچبەر لەو کاروانەدا دەبیندرێت، زۆربەشیان ئافرەت و مناڵی بچووکن. ئەوان تەنها ئاواتیان ئەوەیە کە دەواازەکانی سنووریان بەڕوودا بکرێتەوە بەڵکو لە ناوخاکی تورکیا و پەڕنەوە بە ناوخاکی بوڵغارستان و یۆنان. زیاتر لە 500 کۆچبەر و پەنابەر لە شاری ئیستانبوڵەوە بەرەو شاری ئەدیرنە بەڕێکەوتون و ماوەی 3 ڕۆژە لە ڕێگان. ژن و منداڵ و گەنج و پیر تەنها بۆ یەک ئامانج کەوتونەتە ڕێ، ئەویش گەیشتنیان بە وڵاتانی ئەوروپایە. ئێمە شوێنمان نییە تێدا بژین، چونکە ژیانمان لە مەترسیدایە. ئێمە لەبەر منداڵەکانمان کۆش دەکەین، نەک لەبەر خۆمان. ئەم لە سوورێوەتن، ئەم لە ترکیە بین، ئەم ترکیە دەرکەفن. یونان، یونان جان سربیا، سربیا هەنگاریا، هەنگاریا، ئەڵمانیا، ئەڵمانیا ناخواستم کان دەوڵەتە بدن. بتنێنە هەند زەلامەوە دگەلوەدایە. مێری من پشمەمەوە، ئەم جە ساعت چۆرە دۆ سبێدۆ ئەم ماشن، دوو دۆ یعنی ئەم لە ڕێکۆنە. ئەم ساعت چۆرە دوو دماشن وێ گروپۆ گشتێک وێ خەلکۆ گشتێک گروپمان پشمۆنەوەی. ئەوان خەمی بێنانی و ئاو ماندووبوونی ڕێگایان نییە، تەنها خەمی پەڕینەوەیانە بۆ ناوخاکی یۆنان و بولگاریا. بۆیە تاکە داواشیان کردنەوەی دەواازەی سنووری نێوان تورکیا و یۆنان و بولگاریایە. بەر ئیستانبول ماوەت 40 کیلومتر ئەم دمەشن ما اعتصام کردە بەرێمە ئەدرنایە ژ ئەدرنامێشتە سەر حدود ئەم رجایەتکن ژوا دەولەتەک و حدودال پێشامە vەکن و مەدەرباسکن ژێ لە زیرتیە مەدەرخن. ئەماتن ئەستانبیلۆتن ئەم پایەتی هاتێن پرام دمەشن زۆر و جوکمەڕانە شیرەوانەوە زۆرە ئەماتن حاجزەوانە ئەمسکناندن ئەژی ڕۆژاوامە بەرسەواجە ڕاوین ئەماتن ڤراژی قیمەتەمان نزانن. بەڵام ماندووبوونەکان ئەنجامی نییە، چونکە هێزەکانی ژاندەرمە و پۆلیسی تورکیا لە دەواازەی شاری ئەدیرنە ڕێگان لێ دەگرێت و دواتر بەپاس دووبارە ڕەوانەی ئیستانبوڵیان دەکاتەوە. ڕەسەن ڕەمزی ڕووداو، ئەدیرنە.